خۆشحاڵین کە ئەوڕۆ لە پەرلەمانی کوردستان ئامادە بووین لەسەر بانگهێشتی لیژنەی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستان و داوایان لە لیژنەی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان کردبوو لەگەڵ حکوومەتی فیدراڵ تایبەت بە دانوستان لەسەر مادەی 140 و ئاساییکردنەوەی ئەو ناوچانە. کۆبوونەوەیەکی دوور و درێژمان کرد و بە ئامادەبوونی تەواوی لیژنە و ئەو ئەندامانی کە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە بوون. ڕوونکردنەوەی پێویستمان بە پەرلەمانی کوردستاندا هەردوو لامان کۆک بوون لەسەرەوەی کە پێویستە یەک ڕێزی ناوخۆی هەبێتن بۆ ئەو داواکاریانەی کە تایبەتن بە مادەی 140 و هەوڵێکی چڕ و پڕ بدەین بە هەموو لایەک چ لە پەرلەمان چ لە حکوومەتی هەرێمی کوردستان چ لە ئەندامانی ئەنجومەنی وەزیران لە بەغدا لە پەرلەمانی کوردستان هەموو لایەنەکان کۆک بین لەسەرەوەی کە هەوڵی جددی بدرێتن لەگەڵ حکوومەتی فیدراڵ لیژنەی تایبەت بە مادەی 140 سەر لە نوێ دروست بکرێتەوە و ئێمە پلانمان هەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان کە داوا لە حکوومەتی فیدراڵ بکەین بە پیر داواکارێکی ئێمەوە بێتن و ئەو لیژنەی تایبەتە بە مادەی 140 دەست بەکار ببێت بۆ ئەوەی بەپێی دەستور بەپێی ئەو ڕێکارانەی لە دەستوری هەمیشەی عێراق دانی پێدانراوە ئەو بەرگانە جێبەجێ ببن و پاڵپشتی پەرلەمانی کوردستانمان وەرگرت بۆ هەموو ئەو هەنگاوانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا ناویەتی و تایبەت بە ڕێککەوتنی شنگار پشتگیری پەرلەمانی کوردستانمان وەرگرت و دەستخۆشیان کرد لە هەمان کاتدا هەوڵ و تێکۆشانی ئەو لیژنەی تایبەت بە دانوستان لەگەڵ بەغدا سەبارەت بە کەرکووک و ناوچەکانی تر پشتگیریان کرد و لە ئایندەیەکی نێزیکدا کۆبوونەوەی تر دەبێتن لە بەغدا تایبەت بە کەرکووک و ناوچەکانی تر.